طبعا لە سنووری قەزای وەردەڕژ لەگەڵ بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تاکو ئێستا 1621 کەس لە سنووری قەزای وەردەڕژ تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە لە نێویشیان بە خۆشحالیەوە 1515 بە تەواوی چاک بوونەتەوە و ئەوەی هەمانەش 58 کەسمان هەیە ئێستا لە ژێر وەرگرتنی چارەسەریدان و ئەوەی تریش بەداخەوە 48 کەسمان هەیە بۆ ڤایرۆسە گیانیان لەدەستداوە. طبعا لە سنووری قەزای وەردەڕژ ئەو ئامارە لە لای ئێمە کە تۆمار کرا ئەوانن کە پشکنینیان ئەنجام داوە. طبعا ئەوانەی تر هەیە لە ماڵەوە لەوانەیە پشکنینی ئەنجام نەدابی و حاڵەتەکان لەوانەیە زیاتر بن، بەڵام ئەوە دو ئامارە کە لای ئێمە تۆمار کراوە پشکنیان بۆ ئەنجام دراوە. ئەوان وەکو بەڕێوەبەراتی تەندروستی بەردەڕژ بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی بەردەڕژ ئێمە لیژنەیەکمان هەیە تایبەت بە پشکنینی قوتابیان و چاودێریکردنی ڕەوشی قوتابخانەکان لە ڤایرۆسی کۆرۆنا. لەگەڵ کردنەوەی قوتابخانەکانیش هەر قوتابیەک لە هەر قوتابخانەیەک گومانی نەخۆشیەکەی لێبی یاخود گومانی هەبی کە تووشی ڤایرۆسەکە بووە، ئێمە لە ڕێگەی تیمەکانی خۆمان ڕاستەوخۆ پشکنین بۆ قوتابی ئەنجام دەدەین. لەگەڵ زانینی ئەنجامی ئەو قوتابیەش ئەگەر هاتوو پۆزەتیڤ بوو، ئەوە بۆ دڵنیایی خۆمان و ڕەوشی قوتابیان پشکنین بۆ قوتابیانی تریش کە کۆنتاکیان لەگەڵ قوتابیەکە هەیە ئەنجام دەدەین بۆ دڵنیابوون لە ڕەوشی تەواوی قوتابخانەکە و وەرگرتنی چارەسەر یاخود کەرەنتینکردنیان.